مامۆستا سروشت وەکو مامۆستای منداڵەکان ئایا پەروەردەکردنی منداڵەکان چۆنە زەحمەتە و ئاسوودەی لەگەڵیان شێوازێک بەکاردێنی؟ بەڵێ وەڵاهی لە ئێمە لە کۆمەڵگەی بن شێوازی زۆر جۆرا جۆر بەکاردێنین هەروەکو مامۆستای وەکو تو بۆ ڕێز و سەرکەوتومانێ ئەوەندە لێ هاتوو بەتوانێت ئەمە زۆر شانازی بەتوە دەکەم چکە خوڵی تایبەتم لە لای تو هەبوو لێرەش حتمما منداڵەکان ئاستەنگی زۆریان دێتە بەش بەڵام ئەگەر ئەتوو بەسە بربی و لەگەڵیان مادیبی حتمما زۆر باش کاریگەری باشی و ئەنجامی باشی دەست خۆش مامۆستا ئەو منداڵانێک کەوانیان پێ دەڵێەوە پەروەردەکردنیان زەحمەتە یان ڕاهاتوون لەگەڵت؟ بەڵێ ئەلحەمدولیلا لەسەر تاکەی هەندێک زەحمەت بوو هەتا یەکتریمان ناسی و بووینە برادر پێکەوە لەگە مندارەکان بەس ئێستا ئەلحەمدولیلا زۆر ئاسان و زۆر خۆش دەڕوا لە گەریان زۆر باشە خۆشحاڵ بووی مامۆستا زۆر خۆشحاڵ بووم بە هیوای ئەوەی کە منداڵەکان لەگەڵ ئێوە زۆر ئاسوودە بن و چێژش وەربگرن زۆر بەخێر بێن دووبار زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن. ئێمە بەردەوامی لەگەڵ یەکتر وانە پێتان خۆشە برادرێک یان میوانێکمان بێ قسەمان لەگەڵ بکات کوادە چاوتان داخەن کە گوتم چاوتان بکەنەوە ئینجا بیکەنەوە باشە یەک دوو سێ چاوتان داخەن یەک دوو سێ چاوتان بکەنەوە ئەوە چییە؟ چۆن دەیم ماتتان بۆ داوێ سەیرکە ئەی ئەو لە ئەی ئەو لە ئەو لە ئەو مات بۆ ئێوەش دای زۆر باشە ئەوە چی بۆ منیش زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس تاوا زۆر سپاس ئەو ئێمەی ئەوەندە خۆش دەوێت ماچمان بۆ هەڵدەدا و دڵی زۆر خۆشە اینجا ئەوە ئێستا سێری وازە ماچ بێنە کاکە چۆنەی ماچیان سێری من کە باشە ماچیان بۆ هەڵمەدە باشە چۆن دەبێ ماچیان بۆ هەڵ ئێستا بەرنامەمان هەیە ئەوە ئێوەی زۆر خۆش دەوێت ئێستا بەرنامەمان هەیە باشە تاوە ئەوە سەرەتا سوحبەت و ئەوەمان قسەی خۆشمان کرد باشە تاوە جا ئێستا دقەیەک ئێستا ماچ هەڵمەدە باشە ماچ هەڵ نادەیوانە تاوە قسێک لە لای من دانیشە باشە